پرۆژه یاسای خزمەتی سەربازی زۆرم لێ یان خزمەتی ئاڵا خوێندنەوە یەکەمی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ کراوە بەڵام بێدەنگی بەرپرسانی هەرێمی کوردستان لە ئاست ئەم یاسایە نیگەرانی لای شارەزایان دروست کردووە لە کاتێکدا یاساکە بەرەو پەسەندکردن دەچێت هێشتا لایەنی کوردی هیچ تێبینێکی فەرمی لەسەر شێوازی جێبەجێکردنی لە هەرێم و بەرژەوەندیەکانی کورد لەم یاسایەدا نەخسۆتە ڕوو پێشتری ژێمە بە نووسین بە مقابلات بەسمان کردووەم پرۆژه یاسایە بۆ هەموو عێراق پرۆژه یاسای زۆرم لەی سەربازی کە ناوەکەی قانونی خدمەی عەلەمە یعنی خزمەتکردنی ئاڵایە هەموو هاوڵاتیەکی عێراقی ئەگرێتەوە لە هەر جێگەیەک لە فاو تا زاخۆ هەرێمی کوردستانی شەگرێتەوە بەڕوونی لەناو پرۆژه یاسایەکە ئاڵێ هەموو هاوڵاتیەکی عێراقی بە هەرێمی کوردستان و بە عێراقیشەوە ئەم پرۆژه یاسای ئەگرێتەوە فەلەبەرەوە ئەی باشەکە ئەگرێتەوە و خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە لە پەرلەمانی عێراق نۆزدەی چواری ئەم ساڵ بووە ئەوە تقریبەنەوە مانێک زیاترە تێپەڕێ بەسەر خوێندنەوە یەکەمە عادی پێمان بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان نوێنەرانی کورد لە بەغداد نوێنەرانی کورد لە ئەنجومەنی وەزیران حتا دامەزراوەکانی ئێرادی قسەیەکتان کردو لەسەر ئەم پرسە لە سوودی کوردە لە زیانێتی ئەم پرۆژەیە کە لە بنەڕەتدا خواستێکی سیاسی پێکاتەی سونەیە لە تەمەنی 18 بۆ 45 ساڵی دەگرێتەوە شارەزایان هۆشداری دەدەن کە لایەنەکانی شیعە و سونە بڕوان بەوە نییە پێشمەرگە سوپایە و وەک هێزێکی ناوخۆیی تەمەشای دەکەن بۆیە پێویستە نوێنەرانی کورد قسەی جدیان لەسەر ناوڕۆکی یاساکە هەبێت لە بەرامبەردا هێندێک شارەزای سەربازی پێیان وایە جێبەجێکردنی ئەم یاسایە لە هەرێم دوای ئامادەسازی پێویست بۆ فێربوونی هونەری شەڕ و پاراستنی وڵات لەلایەن گەنجانەوە گرنگی خۆی هەیە ئەگەر ئەرزێتیشی باش جێبەجێ بکرێت بە ئامادە بکرێت بۆ ئەم یاسایە جێبەجێ بکرێت شتێکی باشە لە بەرەوەی گەنجەکانمان مەشقەکەن و ئەبن بە پاڵپشتێکی گەورە بۆ سوپا و من نمونێکم هێناوکو باسم کردیانی مەسەرەن ئێمە چەندین گەنجمان شەهید بووە لە شەڕەکانە لە بەرەوەی خۆبەخشانە چووە بۆ شەڕ زەدی دژمنەکانی کورد بەڵام بەرگری شەڕی نەزانیوە فنونی قیتالی نەزانیوە مجرد چەکەی گرتووە بەدەستیەوە چوو بۆ شەڕ نەیتوانێت خۆی پارێزە لە فیشێکی دژمن نەیتوانێت خۆی حەشار بە باشی بۆ ئەوەی کەوا لەبەر نەیزانیوە لەبەرەوەی بۆ مەشقکردنی هێزی پێشمەرگە مەشقکردنی گەنجەکانمان من بەکارێکی باشی ئەزانم بە مەرجێک ئەوەی کە باسم کرد ئەرزێتێکی باشی بۆ ئامادە بکرێت بە پڕوای پسپۆڕانی یاسایی ئەم یاسای ئەگەر لە بەغداد جێبەجێ بکرێت ڕاستەخۆ لە هەرێمی جێبەجێ دەکرێت بۆیە داوا لە دەسەڵاتداران و پەرلەمانتارانی کورد دەکرێت لە خەوی سیاسی ڕابچڵەکێن و بەرگری لە مافەکانی کورد بکەن چونکە تەمەنی دیاریکراو تا 45 ساڵ و شێوازی جێبەجێکردنەکە پێویستی بە مەرجی ورد هەیە تاوەکو نەبێتە هۆی زیاتر پەراوێزخستنی هێزە نیشتیمانیەکانی هەرێم ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی